بەڵێ بەهار سڵاو لە تۆ سڵاو لە بینێرانی نارتی لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا ژمارێکی بەرچاو لە گەشتیار ڕویان لە سنووری پارێزگای هەڵەبجە کردووە لە ناوچە گەشتیارەکانی ئەم پارێزگایە کە لە سنووری هەڵەبجە ژمارێکی زۆر لە ناوچەی گەشتیاری هەیە کە ژماریان 36 ناوچەی گەشتیاریە کە ساڵانە ژمارێکی بەرچاو لە گەشتیار ڕوو لەو ناوچە گەشتیارانە ئەکەن لە کاتی بۆنە نیشتیمان و نەتەوەکان لە کاتی بۆنە ئاینیەکان بەتایبەت لە کاتی جێژنەکان و هەروەها نەورۆز و هەروەها ڕۆژانی پشوەکان بە شێوەیەکی گشتی گەشتیار ڕوو لەم ناوچە گەشتیاران دەکات. من ئێستا لە بیارم کە یەکێکە لە ناوچە گەشتیارەکانی هەورامان دیارە ساڵانە ژمارەی گەشتیاری زۆر ڕوو لەم ناوچەی ئەکات. لە بەهاراندا عادەتەن هاوڵاتیان ڕوو لە گەشت و دەرەکان دەکەن بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و هەمان شێوەش ڕوو لە هەورامان ئەەکەن چکە هەورامان بەوە بەناوبانگە کە کەشوهایەکی گونجاوی هەیە لەگەڵەوەشدا چەندین دوکانی لەیە کە کەلوپەلی فۆلکلۆری و هەروەها خواردەمەنی و شیرەمەنی کوردەواری هەروەها بەرهەمی باخەکانی هەورامان لێرە دەفرۆشرێت کە جیاوازە لە شوێنەکانی تر و بەپی ئامارەکانی گەشت و گوزاریش لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا واتە لە 21 مانگ و 22 مانگدا نزیکەی 35,000 گەشتیار ڕویان لە ناوچە گەشتیارەکانی سنووری هەڵەبجە کردووە کە بەشەیەک لەو گەشتیارانە تەنها گەشتیاری ناوخۆی و سنووری پارێزگاکە بوون و بەشێکیشان گەشتیار بوون کە لە پارێزگاکانی تری هەرێم و هەروەها شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستانەوە سەردانی ئەم ناوچەیان کردبوو. بەڵام بۆ ئەمڕۆ کەشوهەوا ساردترە لە چاو دوو ڕۆژی ڕابردوو کە خۆرەتاو بوو کەشوهەوا گونجاو بوو بۆ گەشتکردن. ئەمڕۆ ئاسمانی هەڵەبجە و هەورامان بە هەوردا پۆشراوە و پێشبینی بارانبارین دەکرێت بۆیە پێشبینی ناکرێت ئەمڕۆ ژمارەیەکی بەرچاو وەک دوو ڕۆژی ڕابردوو سەردانی شوێنە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بکات.